لە شاری هەولێر چین و توێژ و نەتەوەی جیاجیا بەشداریان لە ڕێوڕەسمەکانی جەژنی ئەم ساڵی نەورۆز و سەرساڵی کوردیان کرد. ساڵانی ڕابردوو بۆ ماوەی 13 ڕۆژ واتە لە 11 مانگی 3 تا 24 هەمان مانگ چەندین چاڵاکی جۆراوجۆر و سەرنج ڕاکێش ئەنجام دەدران. بەڵام ئەم ساڵ تەنها ڕۆژی 21 مانگ ڕێوڕەسمی جەژنی نەورۆز بەڕێوەچوو. ئەویش بەهۆی ئەو قەیران و ئاڵوزیانەی کەماوەیەکە بەڕووکی هەرێمیان گرتوتەوە. ئەم ساڵ باری دۆخی سەرجەم کوردستان جیاوازە، چ لە ڕۆژئاوا بێت، چ لە باکوور بێت، چ لە باشوور، لە ڕۆژهات کۆمەڵێک تعقیداتی سیاسی باڵی کێشایە سەربازی بەسەر منتەقەکەدا کە هیوادارین ئەو نەورۆزە دووبارە خەڵکی کورد کۆ بکاتەوە، یەکمان بەخاوریزەکانی ملەتەکەمان پتەوتر بکاتەوە بۆ ئەوەی نەهامەتەکان بەسەر کوردستان دانێتەوە و خەڵکی کورد زیاتر لە سایەی ئاشتی و سەقامگیری و ئارامی و بەرقەراری خۆی ببینیتر. ئەمڕۆ هاتوون بۆەوەی کەیف خۆشی بکەین، سەیری ئەو خەڵکە بکەین زانی دڵیان خۆشە. ئەم ساڵ زۆر جیاواز بووە، خەڵک هەندێکیان ناتوانن یان جلکی کوردی بکردن و بڕۆنە دەرەوە، هەندێکیان بەهۆیەوەی کە خانەوادی شەهیدن دڵیان خۆش نییە و لە بانەوە هاتووم لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شاری بانە. نەورۆز ێرە زۆر خۆشە، تایبەتیە. ئومیدوارم ئەم ناخۆشیانە لە کوردستان بڕوات، شەڕ و ناخۆشی نەمێنێ، هەموو ڕۆژە خۆشیان بێت و بە تایبەت بۆ پێشمەرگە قارەمانەکانمان زۆر 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 سڵاوم بۆیان هەیە، زۆر زۆر ماندوو نەبوونی و دەستخۆشیان لێ یەکەم. بەڵێ ئێمە وەکو پێشمەرگە لە بەرەی جەنگەوەینا، ئێمە ئێستا لە هەولێرین، هاتوین بۆیرە لەگەڵ ئەم خەڵکە جەژنە پیرۆزیە لە خەڵکی کوردستان بکەینەوە. خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە تا دلۆپەی خوێن لە ژیانمان مابیتن، بەرگری لە خاکی کوردستان دەکەین. بە هەزاران هاوڵاتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەمڕۆ ڕۆیان لە شاری هەولێر کردووە بۆ پیرۆزباییکردنی جەژنی نەورۆز لە یەکتری و پێکەوە لە ناو پارکی شانەدەری شاری هەولێر ئاگری نەورۆزیان داگیرساند. لە ئێستاشدا پەیتا پەیتا خەڵکەکە دەگەڕێتەوە شار و شاروشکەکانی خۆیان. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.